کاتێک لە بازاڕەکانی هەرێمدا بە حکومی لەناو بازاڕی هەرێمدا کاسبی دەکەین و سوکەوت دەکەین پێ دەزانین کە بەرهەمی ناوخۆی چەند زەرورە بۆ بازاڕەکانیان بەڵام لە یەک خاڵدا من داوا لە حکوومەتی هەرێم هەیە کە بەرهەمەکانی ناوخۆی ئەوانەی بە زیاتر لە میوە و بەروبوو مەکشت و کاڵەکانە با ڕەچاوێکی کوالیتی جوان بکرێ بە حکمەوەی لە ئەداکردنی پێگەیشتن لە بەکارهێنانی ئەو سەمادانەی کە بۆی بەکاردێ زیاتر با ئەو تەرکیزاتانە بێ بالزنێشی هەمانجی وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی ئەوە هەبێت هەناردۆ هاودەبووی زیاتر لێ بکۆڵنەوە کە ئەو مادانە بەچی پێدەگا ئەو مادانە چۆن بەکاردێت دەبێ حکوومەتی هەرێم دامی زیاتری زوتیاران بکاتووە بەرهەمی ناوخۆش گرنگی پێ بدرێت. بەڕاستی بەرهەمی ناوخۆی زۆر گرنگە یەکەم بۆچی گرنگە لەبەرەوەی پارەی وڵاتمان ناڕاتە دەرەوە کەواتە ئابووریمان بەقەوە دەبێتن. دووەم شت ئەو گەنجانەی کەوا بێ ئیش و کارن هەمویان وایە لێدێت با بڵێن هەلی کاریان بۆ زیاد دەبێتن هەمویان گرنگە لەن بە بەرهەمی ناوخۆی سەرەوەی ئەوەش یعنی کە گەنج ئەگەر ئیش و کاری هەبێت کەواتە ناڕات سەر هەڵ ناگرێت بۆ بڕابە دەرەوەی وڵات وەکەواتە کێشە و مشکلەمان بلەخەس مشکلەی عایلیمان یان هەموو مشکلەیەکی گەنج حل دەبێت و بە دوای مشکلیان ناگەڕێت. پێم باشترە هەموو کەسێک کە بەرهەمی خۆمانە بەکاربێت چونکە شوێنەکەی دیارە ئەزانی چۆن دروست دەکرێت چۆن دروست ناکرێت زیاتر بەرە بە بەرهەمی خۆمانە بدەین.